پیلانێکی نوێی تورکیا لەبارەی دەرهێنانی دۆسیەی داعش لە دەستی کورد ئاشکرا دەبێت. نهێنی سەردانی ئەم جارەی هاکان فیدان بۆ بەغداد چییە؟ لە دوای ڕوخانیە سەدەوا تورکیا زۆرترین جوڵەی دەست پێ کردووە. ئامانجەکەشی وەک خۆیان دەڵێن ڕێگرتنە لەوەی ئەو هەڵەی لە عێراق بەسەریان تێپەڕی دووبارە ببێتەوە، بەوەی هەرێمێکی کوردی لە باکووری سووریا بەپێی دەستور دروست ببێت. بەپێی ڕاگەندراوی سەرۆکاتی کۆماری عێراق لە چوارچێوەی کۆبوونەوەی هاکان فیدان لەگەڵ سەرۆک کۆماردا ناوبراو پێشنیاری دروستکردنی هاوپەیمانێتیەکی لە نێوان تورکیا، عێراق، سووریا و ئوردەن کردووە بە قسەی خۆی بە ئامانجی ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆرە لە ناوچەکە. با بڕوای چاودێران هەوڵەکانی تورکیا بۆ قەنەعەت پێهێنانی ئەمریکایە تا دۆسیەی ڕوبەڕووبوونەوەی داعش لەژێر دەستی کورد لە سووریا دەربهێنێت. بەو پێی ئێستا هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لەسەر ئەرز پشت بە هەسەدا بۆ لە ناوبردننی پاژماوەکانی داعش دەبەستێت. تورکیا ئامانجێتی ئەو ئەرکە لە هەسەدە وەربگرێتەوە و بدرێتە ئەو هاوپەیمانێتیە. پێشتر تورکیا هەوڵی داوە ئەمریکا ڕازی بێت بە ئەوەی دۆسیەی داعش ڕادستی ئەو بکات، بەڵام بەتەنها سەرکەوتوو نەبووە. ئێستا لەڕێی ئەو هەنگاوە دەیەوێت ئەمریکا ڕازی بکات، بەڵام پێناچێت جارێکی تر سەرکەوتوو بێت. ترسی تورکیا لەوەیە بەهۆی سەرپەرشتی دۆسیەی داعش لە سووریا کورد و هێزە سەربازیەکەی پشتیوانی زیاتری نێودەوڵەتی بۆ بێت. بۆیە هەموو ڕێگایەک بەکار دەهێنێت بۆ داخستنی ئەو دەرگایە بەسەر کووردە، بەڵام پەیوەندی تونند و تۆڵی هەسەدە و سەرکەوتنی لارکەکەی وای کردووە کۆمەڵگەی نێودەوڵەتی زیاتر چاویان لەسەر بێت.